بەڵێ بەردەوام دەبین دەچینە تەوەری دومی پرۆگرام دیارە گۆڕانکاریەکانی کەشەوە بە شێوەیەکی گشتی کاریگەری لەسەر تەواوی جیهان دروست کردو و کاریگەری لەسەر با بڵێن بازرگانی و ئابووری و کەرتی کوشت و کاڵ و تەندروستی و لایەنەکان کردو بۆ کار بەدڵنیایەوە دیارە ئەوەی کە پشکیشی بەردەکەوێت لە گۆڕانکاریەکانی کەشەوە لەوانە کەرتی کوشت و کاڵە کە کاریگەری خراپ لەسەر کەرتی کوشت و کاڵ دروست دەکات گۆڕانکاری کەشەوە تایبەت بە کاریگەریەکانی گۆڕانکاری کەشەوە لەسەر کەرتی کوشت و کاڵ و ئەو کاریگەریانە چین و هۆکارەکان یاخود با بڵێن ڕێگە چارەکان بۆ گۆڕانکاریەکانی کەشەوە لەسەر کەرتی کوشت و کاڵ چین میوانداری زۆر بەڕێز هەژار عەبدوڵڵا ئەندازیاری کوشت و کاڵ و مامۆستای زانکۆمان کردووە مامۆستا زۆر بە خێراتی بەخێرتان نەوێت بیانیتان باش بیانی کورسات نیوز باش سڵاو لە بینەران سپاس بۆ ئامادەبوون سەلامەتی زۆر سپاس فەرموو کاک هەژار دیارە گۆڕانکاریەکانی کەش و هەوا کاریگەری لەسەر ژینگە لەسەر زەوی هەیە ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە هەموو دنیا زۆر بە گرنگەوە لە گۆڕینی کەش و هەوا ئەڕوانن ئێمە باس لەو ئەکەین چ کاریگەریەکی ئەبێت لەسەر کشت و کاڵ زۆر باشە بەیانیتان باش دەستان خۆش بێ بۆ هەڵبژاردننی تەوەرێکی زۆر گرنگ لەبەرەوەی کشت و کاڵە و پەیوەندێکی ڕاستە خۆی لەگەڵ ئاسایشی خۆراکە هەیە بابەتێکە زۆر گرنگە قسەی جددی لەسەر بکرێت و هەڵوێستە بکرێت لە بەرامبەر ئەو گۆڕانکاریە نەرێنیانی کە لە کەش و هەوای جیهانە ئێستا قەزەیەک هەیە لە جیهانە کلایمێت چێنج ینی گۆڕانکاری کەش و بەڵێ ینی وڵاتە جلهێزەکان لە خەمی ئەو کێشەیان ینی بەداخەوە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئێمەش بەشێکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستان بە تایبەتر بێبەش نەبوون لە گۆڕانکاریانی کەش و هەواکە کاریگەری زۆر خراپی دروست کردووە لەسەر هەموو لایەنەکان هەموو سێکتەرەکان وەکو جەنابتان ئاماژەتان پێەیە بەڵام سێکتەری کوشت و کاڵیش لەبەرەوەی سێکتەرێکە ڕاستە خۆ پەیوەندی بە ژینگەوە هەیە ئاتە چۆن ئەڵێن ڕێگەزەکانی ژینگە ئاو خاک هەوایە بە هەمان شێوە کشت و کاڵیش ئاو خاک و هەوایە ینی هیچ گۆڕانکاریێکی تیان نابینین لەبەرەوە کاریگەریەکی زۆر زۆر ڕاستە و خۆی ئەبێت لەسەر بەروبوومە کشت و کاڵەکان و ئاکات کە ئێمە ئەو بەروبوومە کشت و کاڵیانی کە هەمانە دەتوانین بە شێوەیەکی زۆر باش بەرهەمیان بهێنین بۆ نمونە ساڵی پارکە وشکە ساڵی بوو لە وڵاتی خۆمانە و گۆڕانکاری کەش و هەوامان بە شێوەیەکی دیار و لە بەرچاو بینی یعنی بینیمان کە چ گۆڕانکاریەکی کردووە ئێمە سەردانی هەر حەقلێکی کشت و کاڵی هەر نووسنگەیەکی کشت و کاڵی هەر سەردانی جوتیارێکمانە کرد ئەمانزانی کە گلەیی هەیە لە چیلەوەی کە بەروبوومەکەی وەکو پێویست نییە بۆچی لەبەرەوەی لە کاتی گۆڕانکاری کەش و هەوایە ئافات زیابێ بۆ کشت و کاڵ نەخۆشی زیابێت ڕێژەی بەکتریا ڤایرۆسات فطریات کە ئەمانە هەمویان کاریگەری خراپ لەسەر ڕۆک دروستەکەن و تووشی نەخۆشیانەکەن زیابێت ئەمە هەر یعنی کە سێکتەری کشت و کاڵ باسکەین لە بەشی باخداریش و لە بەشی زراعەتەکەشی ینی ئەوانی کە تەڕەکاڵ و بەروبوومە هاوینەکانە چێن وەکو کاڵک و شووتی و تەماتە و خەیار و هەتا دوای ینی ئەو بەروبوومانی کە هاوینە ئەچێنرێن و بەرهەمە هێنرێن بەداخەوە کاریگەریەکی زۆر خراپی دروست کرد ئەتوانم بڵێم ڕێژەی لە 150 بۆ 60 ئەو تەماتە و ئەو بەروبوومانی کە بەرهەمە هێنرا بە نمونە لە پێنجوێن کە شوێنێکی کشت و کاڵی زۆر نمونەیە لە کوردستان و بڵێن لە تەواوی عێراقیشە لە مەوسیمێکە بەروبووم کشت و کاڵی پێگەێنێت کە تەواوی عێراق ناتوانێت بەروبوومەکە پێ بگەێنێت وای کرد لە 160 ئەو بەروبوومانە ناوچن بۆچی لەبەر ئەوەی نەخۆشی زیاکات بەجارێ سێ جۆر نەخۆشی ڕووی کردە بەروبوومە کشت و کاڵیەکان کە پێشتر لە ساڵانی پێشترا نەبووە هۆکارەکە چیە؟ هۆکار ئەوەیە کە ئێمە لە هەوا و خاک و ئەوەی کە باسی ئەکەین لە ڕێگەزە ژینگەیەکان گۆڕانکاری ڕۆیاواتە کە ساڵێک ئەگەر بە پێی پێویست ڕێژەی باران نەبارێت ساڵێک ئەگەر بە پێی پێویست ڕێژەی بەفر نەبارێت ئەبێتە هۆی زیادبوونی ئەو فطریاتانە بێتە هۆی زیادبوونی ئەو ڤایرۆسات و بەکتریانەی لە ناو ناشن چونکە هەموو ڕۆکێک یعنی پێویستی بە ماوەیەک ساردی هەیە هەموو خاکێک هەموو هەوایەک پێویستی بە ماوەیەک هەیە کە لە کاتێکی ساردیە بێت بۆ ئەوی بتوانێت پارێزگاری
لە ئەو ڕێژەیە بەکتریا و فتریاتە بکە کە لە ناو خاک و هەوایە. باشە کاکەژار گۆڕینی کەش و هەوا بابەتی کلایمەت چێنج ئەو مەترسیە گەورەی کە ڕوبەڕووی مرۆڤایەتی بۆتەوانێ ئەمە لە ڕووی کشت و کاڵەوە کاریگەریەکانی لەسەر کشت و کاڵ ئاخۆ ئەو گۆڕانکاری لە کشت و کاڵ دروست ئەکا بەوەی کە میوەکانمان بەروبوومە کشت و کاڵەکانمان وەکو جاران نەبێت تامێکی تری هەبێت سوودێکی تری هەبێت زۆر کات بە پێچەوانەوە سوودەکانی بگۆڕن بۆ زیان. خۆی ئەوە پرسیارێکی جوانە بە تاکید ئێمە بێ هۆشیاریمان لەلایەنی ژینگەیەوە زۆر زیاکەین لەبەرەوەی کاریگەری ژینگە ڕاستە و خۆ لەسەر خۆراکەکانمان دیارەیە وەکو پێم وتی ئێستا باسی کشت و کاڵمان کرد لە بەشە بەروبوومە هاوینەکانی ئەبینین ئەم ساڵ ڕێژەی بەرهەمێنانی هەنار لە وڵاتی خۆمانەکە بۆ نمونە ناوچەی هەڵەبجە بەوە ناسراوە کە محافەزەیەکە هەنارێکی زۆر باش بەڵێ بەرهەمەهێنێت بەڵام بەداخەوە ئەم ساڵ تەماشاکەی ئەو هەناری کە بەرهەم هاتبوو بە شێوەی پێویست نەبوو زۆری لە تەپەدۆرە چوو خۆ ئەمە ئاویش ئەدرا بەڵێ وەکو ساڵانی پێشوو نەبوو یعنی بەداخەوە کاریگەری ڕاستەوە خۆ دروستەکات بەڵێ لەسەر پێکاتەکەی لەسەر ڕێژەی ڤیتامینات لەسەر تام و چێژەکەی کە ئێمە کە هەر شتێک ئەخۆین ئەبێت تام و چێژێکی تایبەتمەندی هەبێت کە بۆ ئەوی بەکاری ئەهێنین بە دڵنیایەوە کاریگەری زۆر نەرێنی ئەبێت لەسەر لایەنی کوشت و کاڵی وەوە ئاکات ئاسایشی خۆراکمان بکەوێتە مەترسیەوە بۆیە زۆر گرنگە لایەنە پەیوەندیدارەکان بە جددی تەماشای ئەم حاڵەتە بکەن و پێشنیاری جددی بابەتی جددی هەڵوەستەی جددی بکەنە بەرامبەر گۆڕانکاریەکانی ژینگەیە بۆ ئەوی کە کاریگەریەکی زۆر نەرێنینتر و خراپتر نەکات لەسەر خۆراکەکانمان لەسەر ئەو بەروبوومە کشت و کاڵیانی کە بەرهەمیانێنێ. باشە مامۆستا ژار دیارە کە باز لە گۆڕانکاریەکانی کەشواکەین بە هەردوو دیوەکە لە هەندێک شوێن با بڵێن وشکە ساڵی و بە بیابانبوونە بە تایبەتی بە پێی راپۆرتێکی لە تەوەیەکگرتوەکانیش لە عێراق پێشبینی دەکرێت لە 140 بۆ ئەم ساڵ بە بیابانبوون لە عێراقدا ڕوو بدات ئەمە لەلایەکی دیکەشەوە بارانی بەخڕ و لافا و ئەمە چ کاریگەریەک لەسەر کەرتی کوشت و کاڵ بەجێدێڵێ وا ڕوبەڕووی وەرزی زستان دەبێت و پێشبینیەکانیش ئەم ساڵ پێشبینیەک نییە کە بڵێن 100% دروستە ڕاستە گۆڕانکاریەکانی کەشەوە وا ئەکات کە ڕەنگە بارانێکی زۆر بەفرێکی زۆر ببارێ ئەمەیان چ زیانێک لەسەر کەرتی کوشت و کاڵ جێدەهێڵێت. بەڵێ خۆی بە بیابانبوون دیاردەیەکە ینی لە تەواوی ئەم وڵاتانی کە بەداخەوە ڕێژی بارانبارین تیانەکەم بۆتەوە ساڵانە زیاکات یعنی ڕووبەرەکەی زیاتر ئەبێت بۆ نمونە ئەگەر تەماشا بکەین لە ساڵانی پێشووترا ڕێژی بە بیابانبوون کەمتر بوو بەڵام ئێستا زۆر زیایی کردووە ئەمە شەگەڕێتەوە بۆ گۆڕانکاری ژینگەیەکان بەداخەوە کە ڕێژەی بارانبارین و بەفربارین کە کەمەکات ڕاستەخۆ کاریگەری لەسەر بە بیابانبوون ئەکادواتە ئەو دەشتایانی کە هەمانە نەتوانین بۆ بواری کشت و کاڵی بەکاریان بهێنین ڕێژەی ئاوی پێویستمان نابێت کە بتوانین بەکاری بێنین لە بواری کشت و کاڵیە یان ئەگەر ئاوەکەش هەبێت گۆڕانکارە کەش و هەوایەکان واکات کە بەربوومەکە بە شێوازێکی پێویست نەتوانین بەرهەمی بهێنین ئەمە دیاردەیەکی جیهانیە بەداخەوە کە ڕوویاوە گرنگە یعنی کەوتکو پێشتر ئاماژەم پێ حکوومەت لایەنە پەیوەندیدارەکان وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوە ئاویەکان ڕوبەڕووی ئەم جۆرە دیاردانە بنەوە لە دروستکردنی بۆ نمونە بەنداوی بچووک ینی لە کوردستانی خۆمانە شوێنمان زۆرە یعنی ئەمە مژدەیەکی خۆشبەختانەیە بۆ ئێمە کە وڵاتەکەمان هەڵکەوتی جوگرافی بە شێوازێک کە ئەتوانین بەنداوی تیا دروستکەین و ئەو ئەوانەی کە لە وەرزی دابارینە ئێتە خوارەوە گلی بینەوە وەکو ئاماژەت پێ ئێستا ڕێژەی بارانی بەخوڕ زیایی کردووە واتەوەکو ساڵانی پێشوو نییە کە لە ماوەیەکی زۆرە بارانێک ببارێت و زەوی بتوانێت بە شێوەیەکی ئاسان هەڵیمژێت و سوودی لێ ببینێت چونکە ئەو بارانە بەخورانە چیمان بە دروستەکە دیاردەی لافاومان بە دروستەکە دوجار زیانی ئەبێت لەسەر زەوی کشت و کاڵەکانمان لەسەر هەموو ئەو شوێنانی کە ئێمە بۆ کشت و کاڵکردن و بۆ باخداری بەکاریانێنی بەداخەوە زیانی ئەبێت واشەکات بۆ نمونە لافاو بۆ نمونە باخێک چەندەها ساڵ تۆ خزمەتی یەکەی لافاوێک لێیە بەجارێ لە ناوی ئەبات ینی ئەمانە هەمویان گۆڕانکاری ژینگەین بەڵام ئێمەش بەڕاستی نابێت دەستەوەستان لە بەرامبەری بوەستینەوە بە تەنها تەماشاکەرێک بین بەڵکو ئەبێ چارەسەریەکانی بەردەمان بزانین چی بکەین باشە چه هەنگاوە بنین بۆ ئەوی کە ڕێگری بکەین لەو دیاردانی کە ڕوەیات. بەڵێ کاکەژار ئێمە ئەزانین کە زەوی چەند جارێک ڕوبەڕووی لە ناوچوون و
چونە قۆناغێکی نوێ بۆ تۆ هەم ئاژەڵەکان هەم بەروبووم و ئەو خۆراکانی کە پێشووتر هەبوو زۆر بیان وەک ئەوەی کە باس ئەکرێت سەرچاوەکان باسی ئەەکەن لە ناوچوون و بابەتێکی نوێ زیندەوەری تر خۆراکی تر بەروبوومی تر هاتۆتە کایەوە ئێستا کە جیهان لە بەردەم مەترسیەکی گەورەی گۆڕانی کەش و هەوایە گۆڕانی ژینگایە چ جێگرەوەیەک هەیە یاخود چ کارێک هەیە بۆ ئەوەی کە بکرێت ئەم بەروبوومانی کە ئێستا هەیە پارێزراو بن بەڵێ خۆی پێشتر وەکو ئاماژت پێە خۆراکەکان شێوازێکی تر بوون ینی ئەو ڕوەکانی کە هەمان بوو لە شێوازێکی کیا بوون لە قاڵبێکی کیا بوون ینی ئەمە هەر زۆر نەڕۆین لە وڵاتی خۆمان دوور نەکەوینەوە نمونە بێنینەوە بە نمونە لە ساڵانی نەوەدەکانە جۆرێک تەماتە هەبوو جۆرێک خەیار هەبوو جۆرێک کولەکە هەبوو جۆرێک بامی هەبوو بەڵام ئێستا گۆڕانکاری تیاکراوە ئەمەش لە ئەوەیە کە ژماری دانیشتوانی جیهان وردە وردە بەرەو زیاد بوون ڕات هەر ئێمە کوردستانی خۆمان بنمونە وەرگرین لە نەوەدەکانە ڕێژی دانیشتوان و خەڵک بەم شێوازە زۆرە نەبوو بەڵام ئێستا تەماشاکەین ڕێژەکە زۆر زۆر زیایی کردووە گۆڕانکاریەکە زۆر ڕوویاوە پێویستی خەڵک بە مادە خۆراکیەکان زیای کردووە ساڵان بۆ نمونە ئێمە مریشکی دەواجینمان نەبوو ئێستا چەنەها حقل و چەنەها کێڵگەمان هەیە کە مریشکی دەواجین بەرهەمەهێنێت لە بەروبوومی گۆشتەوە تا بەروبوومی هێلکەکەی کە ئێمە بەکاری هێنین ئەمانە هەمویان کاریگەری شیان هەیە لەسەر ژینگە ئەواتە ئێمە بۆ دروستکردنی حقلێک پێویستمان بەو هەیە کە منتیقەیەک پاکەینەوە لە دار و درەخت و سەوزایی ئەنجا ئەتوانین حقلێکی تیا دروستکەین بینایەک دروستکەین ئەمانە کاریگەری نەرێنی لەسەر لایانی کشت و کاڵی دروستەکەن وواکەن خۆراکەکانمان بە شێوازێکی جیاوازتر بگۆڕێت و پێکاتەکانیان بگۆڕێت باشە مامۆستا دیارە بەداخەوە ئەم ساڵ لە زۆرێک لە ناوچەکان جوتیاران ئاماژیان بەوە داوە یاخود کێڵگە کشت و کاڵیەکانیان بەکارنێنا و هیچ بەروبوومێکیان تیا نەچاندووە ئەمە هۆکارەکەی گۆڕانی کەشوهەوایە لە پاڵ ئەوەیە با بڵێن کە بۆ ئەم ساڵ ڕەنگە هەندێک زەوی کشت و کاڵی بە هۆکاری وشکە ساڵی یاخود ئەم ساڵیش باران نەبارێت بەرهەمیتیانە چێندێت لە بەدیلی ئەمەیە چ بابەتێکی دیکە لەو زەویانەیە بەکاربێنە ناکرێت کاتێک گۆڕانکاری کەشوها دروست دەبێت جوتیاران دەستەوەستان بوەستن بەدیل چییە؟ بابەتێکی زۆر گرنگەوە بابەتە چونکە من هەر لێرەوە پێشنیارەکەم بۆ براجوتیارەکان ینی ئەوانی کە گوێیان لێمانە بێدەوانی کە لە سوۆسیال میدیایە دواتر کە گوێویستیە بنەوە ئەم بەرنامەیە زۆر گرنگە هەڵوێستە بکەن بەرامبەر ئەو زەوی کشت و کاڵیانەی کە بەکاری ئەهێنن و گرنگی بن بەوەی کە پێشنیاری لایەنە پەیوەندیدارەکان وەرگرن بۆ نمونە وەزارەتی کشت و کاڵ بۆ نمونە ئەندازیاریە کشت و کاڵیەکان ناکرێت لە خۆیانەوە بچن ئەم زەویانە داچێنن هەمووی وەکو پێم وتن پێشتر ئاماژەم پێە ساڵی پار لە پێنجوانە نیسبەتێکی زۆر زۆری حەق لە کشت و کاڵیەکانمان کێڵگە کشت و کاڵیەکانمان لە ناوچوو تووشی نەخۆشی و ئافات بوویەوە ینی بۆ نمونە من لێرەوە پێشنیارێکم بۆ براجوتیارەکان ئەوانەی کە دوو دۆنم زەویان چاندووە ساڵی پار ئەگەر کەش و هەوا بەم شێوازەی ئێستا کە هەیە بەردەوام بێت و گۆڕانکاری تیای ڕووی نەهات و ڕێژەی دابارین زیان نەکات و بەفربارین زیان نەکات پێشنیاریان بۆ کەم دوو دۆنم زەوی کە پێشتر کردویانە بە تەڕەکاڵ ئەم ساڵ نیکەنەوە بە هەمان بەروبوو واتە نیکەنەوە بە تەماتە چونکە ئافاتەکان زیاکەن ئەمە لە دەسەڵاتی مرۆڤانیە چەندێک موبیداتی بۆ بەکاربێنی چەندێک قڕکەری بۆ بەکاربێنی نابێتە هۆی لە ناوبردننی لەبەروی کە چەنەها جۆر نەخۆشی ڕوەکات ئەو ڕوەکە یعنی چەند قڕکەریشی بۆ بکاربێنی ناتوانێت ئەو نەخۆشیانەی کە هەیە لە ناوی بەرێت ئەمەش کاریگەریەکی زۆر خراپ و زیانێکی مادی زۆر لە جوتیار ئەیات و ئەبێتە هۆکاری ئەوەی کە زەرمەند بن بەداخەوە ئێستا بم بوورە حەزەکەم ئەمە بگەێنم ئێستا براجوتیارەکانمان زۆربەی زۆری کە ساڵی پار زیانێکی زۆریان بەرکەوتووە ناتوانن ئەو قەرزەی ئەو پارەی کە لەلایەنە لەلایەن سنگە کشتتوکاڵەکانەوە کردویانە ناتوان پارەکەیان بنەوە لەبەرچی لەبەروی زیانێکی زۆریان کردووە هیچ سوودێکیان لە ئەو بەروبوومە نەبینیوە کە ساڵی پار چاندویانە لەبەر زیادبوونی ڕێژەی نەخۆشیەکان و پێشنیار بۆ ئەوەی باسی ئەوەشی کرد حەزەکەم وەڵامی ئەوەش بەمەوەگەر پرسیارەکەت هەرەوە بێت باسم لەوە کرد هەماهەنگی لە نێوان ئەندازیاری کوشت و کاڵ و جوتیاران هەبێت بۆ ئەوەی بەرچاوڕوونیان هەبێت دەربارەی ئەم بابەتانە بەڵێ وڵا ئێستا خۆشبەختانە وەکو ساڵانی پێشوو نییە ساڵانی پێشوو کەسێکی جوتیار گوێی لە کەسێکی خوێنەوار و ئەندازیارێکی کشت و کاڵی زۆر ناگەر یانی ئەوەی کە خۆی تەقلیدی ساڵانی پێشوو چی بکردایە لە باوباپیرانیەوە چی بۆ بمایەتەوە هەر ئەوەیە کرد و گوێی لە بەوایە بەڵام ئێستا
هەستەکەین کە گەشتبینیەک هەیە و هەستەکەین کە حاڵەتێک هەیە کە جوتیارەکان ئەیانەوێت گوێ بگرن لەوانی کە ئەزمونێکیان هەیە لەوانی کە لە ڕێی زانستیەوە معلوماتێکیان وەرگرتووە ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە ئەوانیش بتوانن خۆیان بپارێزن لە ئەو بەربوومانی کە بۆ نمونە ئافاتێکی زۆر و نەخۆشیێکی زۆر ڕووی تێکات و بتوانن بەربوومێکی باش بەرهەم بهێنن. دیارە جوتیارەکانی کوردستان ئەوان کەسانی شارەزا و لێ هاتوو بە ئەزمونن بەڵام بە گوێگرتن لە کەسانی ئەکادمیش هەماهەنگێکە زیاتر سوپاس بۆ کاکەجار عەبدوڵڵا ئەندازیار کشتوکاڵ مامۆستای زانکۆ دووبارە بەخێر بێت. بە خێراتی.